نووسنگی ناتی لە بەغدا ڕاستەوخۆ لە گەڵمانە ئومێد لە ئێستادا کۆبوونەوەکەی پەرلەمانی عێراق بەکوێ گەیشتووە؟ باڵا سار ئەسڵاو لێ بێ دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمان بە ئامادەبوونی 230 ئەندام پەرلەمان بەسەرۆکاتی سەلیم جوبوری بەڕێوە چووە وەک خۆت ئاماژەت پێکرد دەنگدان لەسەر 5 پرۆژە یاسا بووە گرنگترینە پرۆژە یاسای کاتی نیشتیمانی بوو کە تا ئێستا دەنگی لەسەر نەدراوە بۆ پێی لە بەرگەی سێمی دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانە بەڵام ئەمەوێ بڵێ سارە لە ئێستادا پرسێکی زۆر گرنگەوەیە کە سەرجەم لایەنە سیاسیەکان زۆر لەسەرێتیش ڕشنووسی بودجەی ساڵی 2016 من پێشەوەی باسی ناوەڕۆکی دانیشتەکەی پەرلەمان کەم ئەمەوێ هەندێک زانیاری لە سەبارەت بە پرۆژە یاسای 2016 لە ئەندامێکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان وەرگم ئەردەلان نورەدین کاک ئەردەلان وا بڕیار ڕشنووسی پرۆژە یاسای 2016 بودجەی 2016 عێراق لە دوو ڕۆژی داهاتوودا بگاتە پەرلەمانی عێراق لایەنە سیاسیەکان چۆن ڕواننا ئەو پرۆژە یاسایە بە تایبەتی فراکسیۆنە کوردیەکان؟ بەڵێ سەبارەت بە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2016 ئێمە لە هەفتەی پێشتر کۆبنەوەیەکمان کرد لەگەڵ بەڕێز وشار زێباری هەر لە ماڵی بەڕێز وشار زێباری باسی وردەکاریەکانی ئەو پرۆژە یاسایەمان کرد طبعاً بەپێی ئەو وتانەی کە بەڕێزیان ئاماژەی پێدا هەمان پرۆژە یاسای ساڵی 2015 بە هەمان دقە یاساییەکانیەوە لێرەدا دەمینێتەوە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندە بەو دقە یاساییەک کە لە ساڵی 2015 هەبوو یاخود ڕەزامەند نیە بێگومان ئێمە دراسەتی هەندێک خاڵمان کرد لەو بابەتانەیە کە لەوانە بابەتی ئەلینفاق الفعلی کە یەکێک بلەکێشەکان لە بۆ هەرێمی کوردستان لە ساڵی 2015 ئەو بڕە پارەیە کە عێراق سەرفی دەکات پاشی نەفەقاتی سیادی و پاشی نەفەقاتی حاکمە 117 ئەو بڕە پارەیە بۆ هەرێمی کوردستان دەهات پاشەوەیکەوە هەرێمی کوردستان پابەند بوو بە ئیتفاقیەکە و 550,000 بەرمیلەکەی ڕەوانە بکات اینجا ئەوان 117 دینار کە دەیکرد 250 ملیار و لە ئەقسا حدەکەی گەیشتە 450 ملیار طبعا ڕێژەکە زۆر کەمە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە پاشەوەیکەوە ئەو وەفدەیە دێتە بەغدا دراسەتی ئەو بابەتە بکات و کەلیمەی ئینفاقی فعلی یەکەم جار ئەو کەلیمەیە لا بدرێت و دواتر ئێمە هەوڵی ئەوە بدەین لە ئینفاقی تەخمینی ئەو بڕەپارەیە بگاتە هەرێمی کوردستان وەکو 1 تریلیۆن و 200 ملیارەکە نەوەک ئەو ئینفاق فعلیەکەوە ڕێژەیەکی زۆر کەمە و ناتوانانی حکوومەتی هەرێمی کوردستان پێداویستەکانی خۆی پێدابین بکات. کاکەردەلان ئەمە لە یەک خاڵا بۆستم لە ڕشنووسی پرۆژە یاسای 2016 بە هەمان ئیتفاقی نێوان هەرێم و بەغدا لە 117 لە بەرامبەردا بە هەرێمی کوردستان پابەندی نادنی 550,000 بەرمیل بێت لە ڕۆژێکدا پێت وایە هەرێمی کوردستان پابەند دەبێ و پێت وایە مەرکەز پاشەگزاکە لەو ڕێکەوتنە یاخود چاوەڕوانی ئەو وەفداکەن کەوا بڕیارە لە ڕۆژانی داهاتوودا بگاتە هەرێم؟ طبعا لێرە دەوەستێت لەسەر ئەو ئیتفاقی نوێی کەوا دەکرێت پاشەوەیکەوە وەفدەکە دێتە بەغداد ئەگەر هاتووە ئەو وەفدەیە کۆبنەوەی کرد لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراقی و لەگەڵ حکوومەتی عێراقی گەیشتنەوەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان لە قازان زیەتی کەوا 550,000 بەرمیلەکە تەسلیم بە حکوومەتی ئیتحادی بکات لەو کاتەدا ئێمە ئەو یاسایە جێبەجێ دەبێت و هیچ کێشەیەک نابێت بەڵام ئەگەر هاتوو حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی دەرنەبڕی و لە بەرژەوەندی ئەودا نەبوو ئێمە وەزعەکە هەر وەکوەوەی ساڵی 2015 دەوەستێت حکوومەتی هەرێمی کوردستان بەسەر بەخۆی نەوتەکەی خۆی دەفرۆشێ و بەغداش ئەو بڕەبودجەیە کە پێویستە بیدات بە هەرێمی کوردستان نایدات. کاک ئەردەلان لە لایەنە سیاسیەکان یاخود لایەنە سیاسی عێراقیەکان بۆچوونیان سەربارەت بە پرۆژە یاساکە و بۆچوونیان بەرامبەر ئەو هاوپەیمانەتی یاخود ئەو ڕێکوتنەی لە نێوان بەغدا و مەرکەزا چۆنە قسەکانیان ئیجابی یاخود سلبیە بەشی ئەو بەسونێش لایەنە سیاسیەکان تاوەکو ئێستا هیچ گفتوگویەکی فەرمی لە نێوانماندا نەکراوە لەسەر پرۆژە یاسای بودجە من تەسەوڕ دەکەم لایەنە سیاسیەکان هیچ کێشەیەکیان نەبێت لەبەرەوەی لە حکوومەتەوە هاتووە و لە حکوومەتیش لە هەموو لایەنە سیاسیەکان پێک هاتووە بۆیە کە لە حکوومەت دەرچوو لە منسی وزەرا دەرچوو متەوەقع دەکەم هەمیان ڕەزامەندن لەسەر ئەو سیغەیە کە هەیە بەڵام دەمینێتەوە ئەو ئیتفاقیە کە زۆر گرنگە وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان بێتە بەغدا و دیراسەتی هەردوو لایەنەکە بەردەوام بێت لەسەر بەخۆی فرۆشتی نەوت یاخود پابەند بێت بەو ئیتفاقیەی یاخود ئیتفاقیەکی نوێ ئەنجام بدرێت سەر لە نوێ. بەڵێ کاکەردەلان ئەمەوێ لەسەر ئەو وەفدەی کە ئێستا ئاماژەت پێکرد بۆ وەستم ئەو وەفدەی کە وا بڕیارە فرەلایەن بێ یاخود وەفدەکە چۆن ئەبێت تا ئێستا بەپێی زانەرەکانی وەفدەکەی کە دەنێرێت بۆ بەغدا فرەلایەنە لە کاتێکدا لە ئێستادا سەرۆکی فراکسیۆنی گۆڕان تەسریحی بۆ NRT داوە ئەڵێ ئێمە هیچ وەفدێک بە شەرعی نازانین ئەگەر ئێمە لە حکوومەتدا نەبین تۆ چۆن ڕوانیتە ئەم بابەتەوە پێت وایە لیژنەکە یاخود ئەو وەفدە فرەلایەنە بێت؟ من توقع دەکەم وەفدەکە فرەلایەنە بێت بەڵام مەرج نییە وەکوەوەی کەوا باست کرد سەرۆکی فراکسیۆن ئاماژەی بەو خاڵەداوە بەداخەوە ئێمە نەمان دەویست ئەو بابەتە بگاتە بەغدا و لە بەغدا باز لە بابەتێکی ئەوە بکرێت
من توقع دەکەم سەرۆکی حکوومەت بێت لەگەڵ وەزیری تەخطیط لەگەڵ وەزیری سامانە سروشتەکان بەڕای من ئەوەندە کافیە بۆ ئەوەی کەوا لێرەدا کۆبنەوەکان ئەنجام بدەن مەرج نییە هەموو حکوومەت بێت و هەموو ستافی حکوومەت بێت و هەر کەسێک بەدیلی ئەوان بێت لێرەدا هیچ کێشەیەک دروست نابێت بە تەوقعی خۆم و وەفدەی دێت وەفدی ڕسمی حکوومەتە چونکە حکوومەت بریتیە لە سەرۆکی حکوومەت نەوەک تەنیا وەزیرەکان سەرۆکی حکوومەت بەرپرسە بەرامبەر بە میلەتەکەی سەرۆکی حکوومەت بەرپرسە بەرامبەر بە پەرلەمان نەوەک وەزیرەکان بە شێوەیەکی فەرمی بۆیە ئەو کاری حکوومەتە کاری وەزیرەکان نییە بۆیە ئەگەر تەنها کاک نێچیروانیش بێت وەکو سەرۆکی حکوومەت بەڕای من ئەدای واجبەکە دەکرێتەوە هیچ کێشەیەک نابێت. بەڵێ کاکەر دەلان ئەمێ پرسیارێک لێ بکەم ڕاستی وەفدەکە کە دێتە بەغدا سەبارەت بە بودجە و نەوتە بە مەفروزی نازانی وەزیری دارایی کە ئێستا لە پشکی گۆڕانە و لە هەولێردانێ پێت وانە ئەگەر لە وەفدەکەدا ئیجابی ئەبێت و پێتش وانە ئەگەر بێت و وەفدەکە فرەلایەن نەبێت کاریگەری لەسەر یەک ڕیزی کورد دەبێت لە بەغدا؟ بەڵێ سەبارەت بە وەزیری دارایی طبعاً وەزیری دارایی ئەو داراییە سرف دەکات پاشەوەی کە سامانە سروشتیەکان یان وەزارەتی نەوت لە حکوومەتی اتحادی ئەو بڕەپارەی دەداتە ژێردەستی جا بۆیە بەڕای من وەزیری سامانە سروشتیەکان کافیە کەوا لێرە لەگەڵ وەفدەکە بێت هیچ پێویست ناکات وەزیری دارایی لێرە بێت چونکە وەزیری دارایی لێرە پارەکە سرف ناکات و وەزیری دارایی لێرە باسەوە ناکات پارەکە لە چ لایەنێک سرف دەکات و لە چ بابێک سرف دەکات ئەوە بابەتێکە تایبەتە بە هەرێمی کوردستان گرنگ ئەوێ ئێمە لەسەر کێشەی نەوتەکە پێک بین و ئەو بڕەپارەیە کە دەگاتە هەرێمی کوردستان کێشەنی ئەو پارەیە چۆن سرف دەکرێەوە چەند چ وەزارەتێک چەند پارەی دەست دەکەوێت ئەوە بابەت و اختصاصی وەزارەتی داراییە لە جارانی پێشتر کە هاتووە بەڕێز وەزیری دارایی تەنیا بۆ ئەوە بووە کەوا وەزیرێک بۆ لە گۆڕان بۆ تاوەکەوانش ئاگاداری وردەکاریەکانی ئەو کەیسانە بن بەڵام مەرج نییە ئەو ئامادە بێ و مەرجیش نییە تەنانەت یەک وتەش پێشکەش بکات لە کۆبنەوەکان. پرسیاری دوم کاریگەری ئەگەر وەفدەکە تاکلایەنە بێ یاخود گۆڕانی لەگەڵانە بیان کۆمەڵی لەگەڵانە بێ کاریگەری نابێت لەسەر یەک ڕێزی لایەنە کوردەکان لە بەغداوە لەسەر دەنگدان لەسەر پرۆژەی یاسای بودجەی 2016. من تەسەور ناکەم هیچ کاریگەریەکی هەبێت و ئەوەی کە بەڕێز کاک نێچیروان لێرە دەیڵێت ڕێی هەموو کوردێکە بە هەموو پارچەکانیەوە بە هەموو پێکاتەکانەوە بە هەموو لایەنە سیاسیەکانیەوە بۆ ئەو نوێنەراتی حکوومەت دەکات و شەرعیەتی تەواوی پێدراوە و ئەو بڕیار دەدات لەسەرەوەی کەوا ئیتیفاقیەکە لەگەڵ بەغدا بچەسپێنرێت یاخود ئیتیفاقیەکە نەکرێت چونکە بەرژەوەندیەکانی کورد دیارە و هەموو خاڵەکان دیارە و ئەویش بەرپرسی یەکەمە و تەنانەت لەو خۆپیشاندانانەی کە بۆ دوایش کرا هەموو داواکاریەکان لە بەڕێز سەرۆکی حکوومەت بوو ئەوە وا دەکات کەوا کەس داواکاری لە وەزیری دارایی نەکرد کەواتە بەس سەرۆکی حکوومەت بەرپرسە بەرامبەر بە میلەت بۆیە سەرۆکی حکوومەت ئەگەر بە تەنیا لێرە ئامادە بێت بە تەسەوری خۆم ئەو نوێنەراتی هەموو حکوومەتی هەرێمی کوردستان. کاکەر دەلانەگە بە کورتی دو پرسیارم ئەوەیە کە ئومێدتان هەیە فراکسیۆنە کوردیەکان ئومێدی ویان هەیە کە هەرێمی کوردستان بگاتە ڕێکەوتن و کێشەی دارایی لە هەرێم نەمێنێ و ئومێد هەیە لایەنە سیاسیەکانی دیکەی عێراق شیعە و سونە ڕێکەوتن لەسەر ڕێک بکۆن لەگەڵ هەرێمی کوردستان ئومێدیەوەتان هەیە؟ سەبارەت بە ڕێکەوتن لەسەر دۆخەکەی هەرێمی کوردستان ئێمە ئومێدمان وایە کەوا لایەنە سیاسیەکان بە ماوەیەکی نزیک بێکەوە دووبارە لەسەر کورسیەکانی گفتوگۆ دادەنیشن جا ئەوە بە وەساڵەی نێودەوڵەتی بوو یان بە وەساڵەی داخلی بوو هەرەوە بووکەوە دوو ڕۆژ پێش ئێستا بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان کاک مەسعود یان تەخویلی دا بەڕێز ئەیاد عەلاوی پاشەوەی کەوا ئەیاد عەلاوی یەکەم جار لەگەڵ کوتلەی ئێمە کۆبەوە و دواتر لەگەڵ کوتلەی گۆڕان کۆبەوە لەگەر حزبی ئێمە کۆبەوە دواتر لەگەر تاقمەکەی گۆڕان کۆبەوە ئیتر گەیشتنەوەی کەوا پێویستە مؤتەمەرێک ئەنجام بدرێت و لەو مؤتەمەرەیە سەرۆکی حزبەکان ئامادە بن سەرۆکی حزبەکان گفتوگۆ بکەن بەڵام کاک نێوشیروان تاوەکو ئێستا لە نەخۆشخانەیە و ناتوانێت لەو مؤتەمەرە ئامادە ببێت بۆیە تەمەنای ئەوە دەکەین کە ئەوی زوو چاک ببێتەوە بگەڕێتەوە و ئەو کێشانە چارەسەرەکە لە لای سەرۆکەکانە چونکە نەوەک لە لای ئەوانی خوارە. زۆر سپاس بۆ ئەردەلان نورەدین زۆر سپاس بۆ تۆ. بەڵێ سارە ئەوەی جۆبیستی بووی بۆ چوونی ئەندامێکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بوو لە پەرلەمانی عێراق سەبارەت بە پرۆژە یاسای ڕەشنووسی بودجەی 2016 کەوا بڕای ڕسمێنێ یا دوو سبەی بگاتە بینای پەرلەمانی عێراق. ئەمەوە بڵێم سارە بۆ چوونی لایەنە سیاسیەکانی دیکەیش بە تایبەتی شیعە بە کۆڵێک تێبینیەوە لە ڕەشنووسەکەی ئێستای ئەنجومەنی وەزیران کە نێدراوە بۆ پەرلەمان دەڕوانێت و پێی وایە کە عێراق تووشی عەجزێکی زۆر ئەبێت ئەگەر بێت و ئەو پرۆژە یاسایە یاخود ئەو ڕەشنووسە بڕاتە بواری جێبەجێکردنەوە بۆ پێی کە نرخی نەوت بە 45 دلار دیاری کراوە ئەگەر بێت و بەم شێوازە تێپەڕێ و نرخی نەوت دابەزێت و کورتێنان لە بودجەی ساڵی 2016 زۆر بەرز ئەبێتەوە و سونەش کۆڵە تێبینی هەیە لەسەرەوەی کە لایەنەکانی ئەوان یاخود ناوچەکان لەژێر
دەستی داعشدایە بەڵێ بۆیە کوردیش وابەستەیە بەو ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا. بەڵێ سارە. بەڵێ ئومێد محەممەد بەرپرسی نووسنگەی ناوچەی لە بەغدا ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. سوپاس بۆ زانیاریەکانە.